ئۆپراسیۆنی ئاسایشی گەرمیان و هێزی پێشمەرگە لە سنووری گوندی ئیسلاح بۆ دەستگیرکردن و ڕاوەدونانی تیرۆرستان پێینایە ڕۆژی سێیەم لە ئەنجامی هەڵمەتەکانیشدا توانرا گەورە تیرۆریستێکی هەمان گروپی ڕۆژانی ڕابردوو دوای ڕوبەڕووبوونەوە لەگەڵی لە ناو زەوێ کشتتوکاڵەکانی گوندەکە بکوژن. ئەم تیرۆریستە سەربڕی گروپەکەی و بەدەستی خۆی لە هەفتەی ڕابردوودا هاوڵاتێکی گوندی ئیسلاحی سەربڕیوە. ئیمڕۆ سێم ڕۆژی ئۆپراسیۆنەکەیە تەمان لەو ڕۆژەوەی ئێمە هەر بە بەردەوامی بە شوێن هەواڵگیری بە شوێن زانیاری وردەگەڕێن. ئیمڕۆژ کە سێم ڕۆژی ئۆپراسیۆنەکەیە کە هەواڵمان بۆ هات کە لە پاژماوی ئەو چەکدارانە چەند کەسێکیان ماوە لە ناو غابەکە ئەلحەمدولای ئیمڕۆ بە جوانی بە سەرکەوتوی لە پشتی خوا لە ناومان بردن. لە درێژەی ئەو ئۆپراسیۆنەکانی لە ماوەی سێ ڕۆژ ڕابردووە بە ئەمڕۆوە هێزەکانی ئاسایشی گەرمیان و هێزی پێشمەرگەی کوردستان و بە هاوبەشی لەگەڵ بنکەی پۆلیسی کۆکز ئێمە لەگەڵ هاوڵاتیەکانی منتیقەکە بەردەوامە ئۆپراسیۆن لە چەمی ئیسلاح. یەکێ لە چەکدارە داعشەکان کە کوژراوە سەربڕەکەیە تەسویر و نەگنا مۆبایلەکەی و کە ئەمە سەربڕە یەکێ لە چەکدارەکان. لە دوای کوشتنی ئەو تیرۆریستە ئاسایشی گەرمیان بڕیاریدا ئۆپراسیۆن و هەڵمەتەکانی درێژە پێبدات چونکە سەرچاوە هەواڵگیریەکان زانیاری ئەوەیان بە ئاسایش و پێشمەرگە داوە هێشتا ژمارەیەک لە ئەندامانی ئەو گروپە تیرۆریستیە لە باخ و دارستانەکانی ڕووباری سیروان لە نزیک گوندی ئیسلاح ماون. ئەم سێ چوار کەسە کە کوژراونە ئەمە کەسی یەکەمی سەرەکی ئەم مەفرەزە پارتیزانانی داعش بوون لەم ناوچەیە کە لە حەویجە ڕایان کردو لە مووسڵ ڕایان کردەوە. ئەمە مەسوولی یەکەمن دیارە لە 2007 و 2008ەوە ئەمانە کاری ترۆریستی ئەنجامەدەن لە تەنزیم لە قاعیدەوە لە ئەنسارەوە هەتا گەوێتە داعش. هەتا ئەم دووسێ ڕۆژە هێزە ئەمنیەکان و هێزی پێشمەرگە توانیان ئەو دەستکەوتیان دەستکەوت کە دنیایەکی گەورەیان داوە خەڵکی ناوچەکە. ئاسایشی گەرمیان جەخت لەسەر ئەوە دەکاتەوە بارودۆخی ناوچەکە لە ژێر کۆنتڕۆڵدایە و دەستکەوت و سەرکەوتنی هێزەکانیشیان لە ماوەی ئەم سێ ڕۆژەدا ئەوە بووە گەورە تیرۆریست و ئەندامە ترسناکەکانی ئەو گروپە لە ناو براون و تەنها بەشێک لە شوێن کەوتوەکانیان ماوە پلانیشیان هەیە ئەوانیش دەستگیر بکرێن یاخود ڕوبەڕووی هەمان چارەنووسی هاوڕێکانیان ببنەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گوندی ئیسلاح.